ئەم شەڕێکەوە هەیە مەترسیە بۆ سەر ژینگەی کوردستان. لە ئێستادا شەڕێکی گەورە لە ئەم ناوچەیەدا هەیە. ئەمە تا چەندێک کاریگەری لەسەر ژینگەی هەرێمی کوردستان و عێراق دروست دەکات؟ بە درێژایی مێژوو ژینگەی کوردستان قوربانیەکی شەڕەکان بووە. قوربانی شەڕێکی درێژخایەنی عێراق ئێران بووە، قوربانی شەڕەکانی تر بووە، قوربانی ئەنفال بووە، قوربانی هەڵەبجە بووە. ئێستاش دیسانەوە بەڵێ ئەم شەڕێکەوە هەیە مەترسیە بۆ سەر ژینگەی کوردستان. خوا نەخواستە ئەگەر بێت و هەر ئیشعاعێکی ئەتۆمی هەبێت، بڵاوبوونەوەی تیشکی ئەتۆمی هەبێت، ئەوە کاریگەریە بێ بۆ سەر ژینگەی کوردستان، بۆ سەر ئاوی ژێرزەوی، بۆ سەر ئاوی سەرزەوی و هەروەها بۆ سەر کۆی سیستەمی ژینگەی، نەک تەنها لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکەیە. ئەگەر بێت و لە تیشکدانەوەی ئەتۆمی هەبێت، ئەمە بە چەندێکی ئەوێت تاکو ئەم خاکە پاکەوێتەوە؟ پێم وایە تا ئێستا ئەوەی هەیە لە بەردەستا و ئەو داتایەن ئەو شوێنانەی بۆ نمونە ساڵی 1984 بوو لە بیرم نەماوە چرنۆبڕ ڕۆیدا لە یەکێتی شوورەوی سۆڤێتی ئەو کاتە. تا ئێستا دوای تێپەڕبوونی لە دوای هەشتاکانەوە تا ئێستا هیچ بەرهەمێک لەو شوێنە تەنانەت ئەگەر سەوزش بێ، ئەگەر بەرهەمەکەشی باش بێ بەکەڵک نایە بە خواردن. کەواتە بۆ ماوەیەکی درێژخایەن ئێمە باسی سەدان ساڵەکەین کە کاریگەری و دەرەنجامێ بێت بۆ سەر خاک، بۆ سەر ئاو. بۆیە مەسەلەکە تەنها قوربانیەکی لەحزەیەکی زەمەنی نییە، یعنی مەبەستم ئەوەیە ئیشعاعی یان با بڵاوبوونەوەی تیشکینەوەی دەرەنجامێکی کاتی نییە، دەرەنجامێکی درێژخایەنی هەیە. باسی سەدان ساڵەکەین. هیوادارین شتێکی وا ڕوونەیە، بەڵام بەڵێ کاریگەری ئەبێ بۆ سەر هەموو ناوچەکە. ئێستا دۆخی ژینگەی هەرێمی کوردستان چۆنە؟ لە چ ئەستێکە؟ دۆخی ژینگەی کوردستان لە ئەستێکی خراپایە. بۆ چونکە تا ئێستا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا یاسایەکی نییە، یاسایەکی نوێکراوەی نییە لە دوای یاسای 2009 کە ئەویش یاسایەکی کۆنە و کۆپیکراوە لە شوێنەکانی ترەوە، هیچ یاسایەکی تازە دەرنەکراوە. تا ئێستا پەرلەمانی کوردستان هیچ تەشریعاتێکی نییە لەسەر گۆڕانکاری کەشوهەوا. گۆڕانکاری کەشوهەوا لە ناو یاسای پاراستن و چاکردنی هەرێمی کوردستانە هەر ناوی نییە، ناوی گۆڕانکاری کەشوهەوا نییە، تەنهاوی ناوی ژینگە دێت. ژینگە و گۆڕانکاری کەشوهەوا دوشتی جیاوازن. بۆیە عادەتەن بڵێن سیاسەتێکی دوورمەودا لەسەر چی بنیادەنرێت؟ لەسەر تەشریعات بنیان، لەسەر قانون بڕیارە دێ. کە تۆ تەشریعات نەبوو، قانونیش نەبوو، ئەو کاتە چی سیاسەتێک هەیە؟ سیاسەتێکی ئەوتۆمان نییە کە بتوانێت تا ئێستا لەسەر ئاستی کوردستان پارکێکی نیشتیمانیمان نییە، ئەوەی کە یعنی پێڵێن ناتوڕال ریزێرڤ، یعنی شوێنی پارێزراوی سروشتیمان نییە. لە کاتێکە ئێمە سەکرانمان هەیە، قەرەداغمان هەیە، چیای زۆرمان هەیە، بەڵام تا ئێستامە دروست نەکراوە. ئەمە نمونەیە کە لە شی تریش هەیە بوترێت. کۆتا پرسیارم دۆخی هەرێمی کوردستان چۆنە لەگەڵ کۆنکرێتە کە ئەمە وەکو دژی ژینگە لە قەڵا بەدرێ؟ ئەزانی ئەمڕۆ یەکێک لە چارەسەرەکان لە ئاستی جیهانە کە باسی لێکرێ، ئەوش چارەسەری پشتبەستووە بە سروشت. ئێمە ڕۆژ لە ڕۆژ جسمی کۆنکریتی زیادەکەین، لەناو نەک تەنها لە ناو شارەکانە، لە ناو خاکی بەپیتیشە، لە ناو خاکی کشت و کاڵیشە. لە کاتێکە خاکەکە توانای هەیە کاربۆن هەڵمژێت، خۆی سارد بکاتەوە، جێگەی مێرووەکانە، بەڵام کە ئەیکەین بە جسمێکی کۆنکریتی، ئەو کاتە ئەو جسمە کۆنکریتیە لە جیاتی هەڵمژینی گەرمامان پێ ئەبەخشێ. ئەی ئیتر ئەم گەرمایە شوێنێک نەماوە هەڵێمژێ کەوابێ ئێمە وەک مرۆڤ هەڵێمژین. ئەو قسەیەکی هەیە لە ساڵان بەقی ئێستا گەرم نەبوو، هەمووی کاریگەریەوەیە؟ ئەوە یەکێکە لەوانە، بەڵێ، چونکە تۆ لە ناو شارێکیت هەمووی کۆنکریتە، هیچ شوێنێکی یعنی شوێنی هەناسەدانت نییە، ئۆکسجینی تیان نییە. کە ئۆکسجین لە ناو شارە نەبوو کەواتە کاربۆن و گەرمی زیاد دەکات.